دەسەڵاتی کوردی بە مەبەست دامەزراوەی پەرلەمانی بێڕۆڵ کردووە و لە دامەزراوەیەکی یاسایی و چاودێر بەسەر دەسەڵاتی ڕاپەڕاندنەوە کردوێتی بە دامەزراوەیەکی مردوو. چاودێرێکی سیاسی دەڵێ بە مەبەست پەرلەمان پەک دەخرێت. دەسەڵاتی کوردی هەر کاتێک بیەوێت کارای دەکات، هەر کاتێکیش بیەوێت دەرگاکەی دادەخات. نەخێر بە هیچ جۆرێ هەم بەپێی یاسای هەڵبژاردن هەم بەپێی بڕیاری ژمارەیەکی ساڵی 2005 کاتە بارزانی سەرۆشی هەرێم بووە. پەرلەمان مەرجعی باڵای بڕیاردانی پرسەسان و سازەکانەوە ناکرێ حکوومەت لە دەرەوەی چاودێری بێ. ئەم حکوومەتە کار بەڕێکەرە فاشیلە پێی خۆشە و پەرلەمان لە ڕابردووشە بەداخەوە هەر بێ ڕۆڵ کرابوو. بۆیە من داوامان ئێمە لەم پەرلەمانتارانە ئێستا کە هەڵبژێردراون لە دەرەوەی بۆچوونی حیزبی چکۆمان سوێندیان خواردووە. داوامان لێکردن لۆبی دروستکەن فشار بکەن بە زووترین کات. دەستەی سەرۆکاتی هەڵبژێردرێ پەرلەمان دەستکا بە ویشەکانی و بە هیچ جۆرە ناکرێت سڵتەی تەنفیزی لە دەرەوەی ڕقابە بێ و بە هیچ جۆرە ناکرێت وڵات یاسای بودجەی نەبێ کە ئەمە گەورەترین سیمای گەندەڵیە. بۆیە بە مەبەست کراوە لێرە دەسەڵاتی قوڵ هەیە، ماڵی بارزانی و تاڵەبانی بە مەبەست پەرلەمان بێڕۆڵەکەن. بۆیە بێ پەرلەمانتارەکان لەوە تێبگەن نەهێڵن ئەو گەمەیە چیتر بەردەوام بێت. دەوترێت خولی شەشەمی پەرلەمانی کوردستان هەر بە مردووی لەدایک بووە. کۆمەڵی دادگەری هەرزوو بڕیاری بەشداری نەکردنی لەم خولەدا کە سەرەتا لە پرۆسەی هەڵبژارنەکەیدا بە ساختەکاری دەستی پێکرد و ئێستاش دەسەڵات کە خۆی لە یەکێتی و پارتیدا دەبینێتەوە بە ئارەزووی خۆی پەکی خستووە تا لەسەر پلە و پۆستەکانیان ڕێک نەکەون کارای ناکەنەوە. لە ڕاستیە ئەم خولەی شەشەمی پەرلەمانی کوردستان هەر بە مردووی لەدایک بوو. یعنی لە ئەنجامی ئەو دیزاین و ساختەکاری لە هەڵبژاردنەکان کرا پەرلەمانێک هاتوۆتە کایەوە کە ناتوانێت تعبیر لە ئیرادەی خەڵکی کوردستان بکە و ناتوانێت لە ئاست خەون و خولای خەڵکی کوردستانە بێ و ناتوانێت تەنانەت کۆبنەوە ئاساییەکانی خۆشی دەست پێ بکە بۆ هۆی ئەوەی کە ناتوانێت دەستەی سەرۆکایەتی پێک بێنێ. لە ڕاستیە پارتی و یەکێتی ئەیانویست هەڵبژاردنێک بەڕێوە بەرن لە کوردستانە ئەم پەرلەمانەی لێ لەدایک بێ کە بەبێ ئۆکەی ئەوان خەڵکی کوردستان نەبێتە خاوەنی پەرلەمان و خاوەنی نوێنەرایەتی لەم دۆخە خراپەی هەرێمی کوردستان هەیەتی هەرێمی کوردستان ئەم مەرجع باڵایی نەبێت هەتا ئەو کاتەی ئەوان لەسەر بەرژەوەندی مادیەکانیان ڕێگەکەون لە ناو حکومەت و لە پۆستەکانی پەرلەمانە. ئێمە ئەم هەڵوێستەی کۆمەڵی دادگەری کوردستان پڕ بە پێستی بوو بۆ ئەم پەرلەمانی کە ئێستا هەیە و ئێمە چاوەڕوانی زیاتریشمان لێ نییە. پێوزایتان لێکەم هاوشێوەی خولی پێنجەم کە 3 مانگ و 12 ڕۆژماوەی نێوان کۆبوونەوەی یەکەم و دووەم بوو ئەندامانی خولی شەشەمیش لە پەرلەمانی کوردستان سوێندی یاساییان خوارد و ڕۆیشتنەوە ماڵەوە بێ ئەوەی دەستەی سەرۆکاتی هەڵبژێردێت و کۆبوونەوەکان دەست پێ بکات. پێشبینیش دەکرێت بەهۆی عینادی و پێشخستنی بەرژەوەندی حیزبی و کەسیەوە خولی شەشەم لە دواخستنی دەستپێکردنی دانیشتەکانی ژمارەی پێوانەی خولی پێشوو بشکێنێت. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.